بەو پەڕی غەمباریمەوە، بەو پەڕی بێتاقەتیمەوە، نازانم بەچی وشەیە بەچی جومڵەیە دەست پێ بکەم. ئەتوانم بڵێم خەریکە کوردستان لەم خەڵکە هەژار و داماوە ئەبێ بە قەبرستان، ئەبێ بە گۆڕستان، ئەبێ بە تاریکستان، ئەبێ بە جەنگڵستان. خەڵکێک موچەد نییە، لە هاوینە نەوتی زستان ئەکڕیت، کارەبای تەواوت نییە، ئاوی خواردنەوەکەت نییە. سەرەتایی سەرڕای ئەم هەموو نەهامەتیە ئینسان ناتوانێت بە ئارامی بسوڕێتەوە، بە ئارامی لە ماڵەکەی خۆیان بخەوێت. ئەوە نازانی هاوسێکە دێ 75 گول لە ئەکا بە ئاسمانە و ئاسمانت لێ ئەکا بە ئاگر. چی بوو؟ وەڵا کاندیدەکەمان دەرچوو. چی بوو؟ حیزبەکەم ئەوە نەکورسی هێنا. کاکە تەقەبووەکەی نازانی بەرشەلۆنە بردێەوە، نازانی ڕیال مەدرید بردێەوە. ئەی هاوار لەم جەهالەتە خەڵک بابە هەر دیندارنی دیندارنیت، بەڵام مرۆڤ بە مرۆڤ هەروەکو بەنی ئادەم بیرکەرەوە. تۆ گولانی بەکوێیە؟ ئاسمان کون نییە، ئەو گولەیە ئاگەڕێتەوە. کوردێکمان کرد بە سەرۆ کۆمار، بەڵام ماڵی سێدانە ئینسان، سێدانە عایلە کاول بوو لە ماڵی خۆمانە، لە کوردستانی خۆمانە. لەولا خەڵکێک تاج ئەکاتە سەری، لەملا خەڵکێک دایکێک جەرگ سوتاوە بێ و قوڕە پێوێت. توخوا کێتان ناخینە هەژا کاتێ دایکی ئادەمی بینی ئێوت هەموو مناڵەکەم یەک مناڵێکم هەیە ئەویش ئیفلیجە، ئەم مناڵە ساغەم هەبوو دەرم کرد، لەبەر نەدانی و هەژاری خۆمان دەرم کرد، ناردم بڕوا کاسبیمان بۆ بکە، معاشەکەی باوکیشیان بڕیوە کە ئەویش بۆ خۆی محتاجە، بۆ خۆی ئەویش ناتوانێ ئیشکات، لاشەی تەواو نییە. ئەو مناڵەتان کوشت، خودا بتان کوژێ. ئەوە دایکی ئادەم ئاوا ئەڵێت. کاکە فەرهادی داما و تاقانەی ماڵەکەی خۆی بوو، تاقانەی خێڵەکەی خۆی بوو. قەرزارە کاکە منەزانم و پیاوە قەرزارە. لە حیبەت مناڵەکانی کە تەقەبووە چۆ مناڵەکانی بێتە ژوورەوە، خۆی بکا بە قوربانی مناڵەکانی، با مناڵەکانی هیچیان لێ نەیە. لەو کاتەیە گولەیە دێ لە دڵی ئەدا و دڵی ئەکوژێنێتەوە. بۆ خاتری خوا ویجدانتان هەبێت، باوەکو مرۆڤ بیرکەینەوە. کاکە ئەگەوەک مرۆڤ بیر ناکەیتەوە، من پەیامم هەیە بۆ مسلمانەکان، لە هەدم الکەعبەتی حەجەڕەن حەجەڕە. ئەو کەعبەی کە خەڵک تیای ئەڕوات بۆی تەوافی تیاکات و ئەڕوات بۆ حەج وە قیبلەی هەمومانە، خشت بە خشت و بلۆک بە بلۆک دەریکەی ئەهوەنترە لای خوای پەروەردگار وەک ئەوەی خوێنێ بڕژێنی بەناحەق. هەر کەسێ بکوژێت، والله لە قیامەتە خالیدەن مخەلەدەن تیایە ئەمێنێتەوە، مەگەر ئاخر کەس خوای گەورە تا هەموو حەق و مافێکی هەموو باجێک ئەدا ئەنجا لەو جەهەنەمەیە دەری ئەکات. پێتان ئەڵێم ئێوە چۆن ناختان ناهەژێت؟ ئەوەی تەقەی کردووە سوێن بەخوا لە خوێنی ئەو سێ ڕۆڵەیە بەشدارە. کەس نەڵێوانیە چۆن فتوادەی لە خۆتەوە. هەمومان ئێمە یەکتری دەفعەکەین. کاتێ من تەقەیەگەکەم، هاوسێکەشم چاوم لێکا، دراوسێکی ئەولاشم چاوم لێکا، گەڕەکەکەی ئەولاشم چاوم لێکا. هەموو ئەو کەسانەی ئەو شەوە تەقەیان کردووە، بە دەمانچە، بە ئاربیجی، بە بیکەیسی، بە ڕەشاش، بە هەر قووەتێکی ترکەوە تەقەی کردوەتەوە ئاسمانەیە. بەخوا بەشدارە، سوێن بەخوا تا قیامەت تا مردن بگرێیت تەعویزی ئەو تەقەیەت ناکەیتەوە. چۆن؟ 6 دانە ئینسانی هێنا ئیمامی عومەر لە شاری سەنعایە، ڕیزیانی کرد، هەمویان بەشدار بوون لە کوشتنی یەک مناڵە. ئەوە نەبێ ئەم 6 کەسە هەمویان بڕۆنە ماڵەوە ئەم مناڵە بکوژن، نە، هەر کەسە و بە کەلیمەیە بەشدار بوو. یەک دانەیەک ئەوەی ئەنجامدا، بەڵام 5 تر وتیان بیکە. هەر 6یانی ڕەمی کرد، وتی واللهی ئەگە ئەهلی سەنعا هەمویان بەشدار بوونایە لە کوشتنی ئەم مناڵە، سوێن بەخوا تەواوی ئالی سەنعامە کوشت. واللهی ئەگەر یاسا سەروەر بێ لە وڵاتەیە، واللهی ئەگەر حاکمێکی دادپەروەرمان هەبێ، سوێن بەخوا ئەوەی تەقەی کردووە ئەبێ هیچ نەبێ 5 دانە ساڵ زیندانی بخوات. بەڵام بەداخەوە من ئەوەی ئەیبینم سوڵتەکەیە بۆ خۆی تەقاکات. واللهی کاکە من چەکم نییە، سوێن بەخوا لە ژیانما تەقەی خۆشیم نەکردووە و ئەتوانم سوێن بخۆم لەسەر هەموو مامۆستایەک، سوێن بخۆم لەسەر هەموو مامۆستای مەکتەبیە، سوێن بخۆم لەسەر هەموو حاکمیەک، لەسەر هەموو مەحامیەک، لەسەر هەموو موهەندیسێک، لەسەر هەموو خوێنەوارێک. ئەوە چەک بەشانەکانن تەقاکەن کاکە گیان. ئەوە لە مەرکەزەکەەوە کاکەوە لە یوتوبە بڵاو بۆتەوە، لە فەیسبووکە بڵاو بۆتەوە، لە مەرکەزەکان و لە شوێنە
ئەمنیەکانەوە تەقاکرێت ئەوە هەر خۆیانن بۆیە ئەبێ حکومەت ڕەچاوی ئەم خاڵە بکە بۆ خاتری خوا ئێمە باجی زۆرمان داوە وەکو وتم کاکە وەکو بە قسەی ئاەت ناکەی بە قسەی خوا ناکەی کاکە وەکو مرۆڤ بژێ کاکە ئەڵمانیا شەڕی جەنگی جیهانی دووەمی بینی خاپوور بوون پیاویان نەما پیاویان ئیستیراد ئەکرد لە وڵاتەکانی تورکیا و وڵاتەکانی ئیتالیا و ئەمانەوە دوو ئافرەت شووی پێکردن تا مناڵیان هەبێ وڵاتیان ببوژێننەوە کەیسی ئیقامەی گەنجێکی کوردی وتۆتی تۆ بۆ لە کوردستانەوە هاتوویتە بۆ ئەڵمانیا بۆچی هاتوویتە ترسی مردنت هەیە کەسە ڕەشەی لێ کردوتی نە بە یەک جوملە قەنەعەتی پێیان کردووە وتۆتی هاتوومە ببم بە مرۆڤ بەس بە مرۆڤ بزانم گەنجێ لە ئەوروپایەتەوە چەند موسەقەف بووە ئەگە دینداریش نەبێت بەڵام ئەو دە بە ئاوەی کە ئەیخواتەوە لە ناو سیارەکەیە فڕی نادات شوشە بیبسەکەی فڕێ نادا چووکەم ئەزانێ ئەچێتەوە زەویەکە قاچی خەڵک ئەبڕێت ئەتەکێتی ژیانی جوان بووە ئەم ئینسانە بە مانای کەلیمە بووە بە مرۆڤ بابەگیان ئێمە هەموو قوربانیەکماندا هێشتا عاقڵ نابین هێشتا نابین بە بەنی ئادەم هێشتا نابین بە مرۆڤ کاکە گیان هەزار چەنەها هەزار کەسمان زیندە بەچاڵ کرا ئەنفال نەکراین کاکە گیان وڵاتەکەمان کیمیا باران نەکرا ئەو هەموو پەپولێ نەسووتێندرا کاکە کۆڕەومان نەکرد کاکە لە دیێگەڵە 3-4 ئینسانمان لە یەکتری نەکۆشت کاکە ناڕەحەتی دنیامان نەبینی هەر عاقڵ نابین کاکە وەڵڵا عیبە وەڵڵا من شەرمەکەم لە خۆم لە وڵاتێکی وایە ئاژیم تۆ لە وڵاتێکا بی نە نانت هەبێ نە موچەت هەبێ نە بەنزینت هەبێ نە نەوتت هەبێ کەڕامەتیشت لە کەدار بکرێت بە ئەمر و ئانامی نەوێری لە ماڵەکەی خۆتا بخەوی توخوا لە کام شەڕە ئەمانە قازیفەیان نابە بە دوژمنەکانەوە کاکە و شەوە قازیفە تەقا معقولە لە چەمچەماڵ هەتاکوم بانگی بەرەبەیان خەڵک نەیوێرا دەرچێتە دەرەوە چیت سەرکەوت تۆ هیچت بەدەست نەهێناوە کاکە تۆ نیوەی خاکەکە دۆڕانووە کورە بمردیتایە بەستەقەت نەکردایە بمردیتایە مناڵی خەڵکت ڕانە چەڵەکانایە بمردیتایە خۆزگە مەرگی تۆ بواە بەڵام کاکە فەرهاد و کاکە ئادەم و ئەوانە ئێستا لە قەبرانە بوونایە خۆزگە ئەو ژنە بێوە ژن نەبوایە خۆزگە ئەو دایکە جەرگ سوتاو نەبوایە بەڵام ئاخ یا لەیتە شعری من نازانم بۆ کێ قساکەم زۆر جا دێمە سەر ئەم مینبەرە وەڵڵا شەرم لە خۆمەکەم وەڵڵا شەرم لە خۆمەکەم ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون